سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەوترێ ئەگەر بە ئاشکرا مامەڵەکردن بە فرۆشتنی بەشێک لە جەستەی مرۆڤ بە تایبەتی گورچیلە بەرەو کەمبوونەوە چوو بێ، ئەوە لە بازاڕی ڕەشدا و بەنهێنی مامەڵەکردنەکە هێشتا گەرم و گوڕە. کەسانێک بە بڕەپارەی جۆراوجۆر گورچیلە دەکڕن و دەفرۆشن. با دوای ئەم بابەتە گرنگەدا لە بەرنامەی ئەمجارەی بنکۆڵ دەگەڕێم و ئەمەوێ سەرەدا و نهێنیەکان بخەینە ڕوو. لەگەڵمان بن. بەڵام خۆم تەحملم نەکرد، ینی کەسێک نزیکی خۆم گورچیلەی دەربێنم بۆ من. کەسی وانێ ئامادە بێ گورچیلەکەم بعد. ئەم چیرۆکە جیاوازانە هەمویان لە ناخی ئەو کەسانەوە دێنە دەر کە نەخۆشیەک هەراسانی کردوون و ئیتر تەمەنێک دەبێت هۆشیار بن بەرامبەر کاریگەریەکانی. ئەویش نەخۆشیەکانی گورچیلەیە. هەندێکیان هێشتا پزیشک شوشتنی گورچیلەی بۆ داناون، هەندێکی تریشیان ڕاست پێراون گورچیلەیەک دەست بخەن بەهۆی سزبوونی هەردوو گورچیلەکانیان. نەخۆش و کەس و کارەکەی بۆمانەوە لە ژیانی نەخۆشەکەیان ناچارن بە بڕەپارەی جۆراوجۆر گورچیلە بەدەست بخەن. زانیاریەکان دەڵێن لە هەرێمی کوردستان بازرگانیکردن بە جەستەی مرۆڤ ڕووی لە زیادبوون کردووە. کەسانێک هەن بازرگانی بە گورچیلەوە دەکەن. کڕینی گورچیلەکەش لە نێوان 8 بۆ 18 ملیۆن دینارە. ئەحمەد ماوەی 1 ساڵە هەفتەی 3 ڕۆژ دێتە نەخۆشخانەی شار لە سلێمانی. کاری شوشتنی گورچیلەکانی بۆ دەکرێت. ئەو دوای ماندووبوونێکی زۆر و لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە کەسێکی دۆزیوەتەوە. گورچیلەیەکی لێکڕیوە. دواتر چاندنیان بۆ کردووە و نزیکەی 47 ملیۆن دیناری لەم پرۆسەیەدا خەرج کردووە. بەڵام بە حەسرەتێکی زۆرەوە وتی سەرکەوتو نەبووە. تەنانەت 1 ڕۆژیش کاری نەکرد. کە زەرعەکەیان بۆ کردم ئیتر قەدەری خۆی گەورەوە بوو، زەرعەکەم نەجاحەتی نەیەنا. هەم دیسان دەستم کردەوە بە غەسل ئێستا حالیان سەرقاڵی جاری تر شوشتنی گورچیلەکانتی. باشە بە چەندێک گورچیلەکەتان پیا کرد؟ لە کێتان پیا کرد؟ کێ بۆی پیاکردن؟ کوڕێکی عەرەب بوو، طبعا ناوی خۆی خستبوو ناو فەیسبووک و ئەوانە ئیتر وتی من ئینەکان وەفرۆشم گورچیلەکان. طبعا ئێمە گورچیلەکان کە لێمان کڕی بە 14 ملیۆن لێمان کڕی، 14 ملیۆن دینار ڕێکەوتن لەگەڵی گورچیلی لێ بکڕن. بەڵێ بەڵێ باش. ئەرە وەڵایتر کە عەمەلیاتەکەمان کرد وەڵا گورچیلەکانم بۆ ڕۆژێکش ئیشی نەکرد. دوایی زۆر محاوەلەیان کرد دکتۆرەکان گورچیلەکانم بخەنەوە گەڕ هەرچۆنێ بێ. 121 دەرزی پلازمایان بۆ کردم هەر هین نەبوو، نەجاحەتی نەیەنا. ئیتر دەستمان کردەوە بە غەسل. ئێستا حالیان من ساڵێکی ڕێکە ئەوە لەژێر غەسلام حالیان. ماوەی ساڵێکە غەسلەکە. بەڵێ. غەستی گورچیلەکان. پێویست بە گورچیلە هەیە بۆ دابنرێ زەرع بکرێ؟ وڵای دکتۆر ئەڵێ دایبنە، بەڵام لەو لە شۆڵێ دایبنێ لە 100% تووشە بیتەوە. ئیتر مشتم ئەڵێ نەجاحەت نایەنەکە دایبنیتەوە؟ ئەڵێ نەجاحەت نایەنە، نەجاحەتیش بێنێ هینە بیت مەنەعەت نییە دووبارە تووشە بیتەوە. کە سوکار و نزیکەکانت ئامادەن گورچیلەت پێ ببەخشن؟ بەڵێوتیان بۆ ینی بۆت پێیاکەین. بەڵام خۆم وتم کە مادام توش بمەوە لەبەرەوە نامەوێت. پای ئەکەنیان خۆیان داواکەی خۆیان گورچیلەت پێ بدەن. وەڵاوتیان بۆت پێیاکەین و وتیانیش ئەدەینێ. بەڵام خۆم تەحملم نەکرد، ینی کەسێک نزیکی خۆم گورچیلەی دەربێنم بۆ من. ئەگەر پێویستێ بە چاندنی گورچیلە هەبێ کە سوکار و نزیکەکانت ئامادەن پێت ببەخشن وعدیان پێیاوی؟ ئامادەن. چێ پێویستی من گورچیلەی خۆتە پێیەم؟ هەموو براکانم برازاکانم خوشک و کوڕەکانم. پێویستە بە چاندنی گورچیلە هەیە؟ وڵایە تا ئێستا دکتۆر بڕیاری لەسەر نەداوە. ڕێی لەسەر نەیە. بڕیار ئەڵێ باشە هەر ئەوەنەی بەبنیتوە. ئەی مناڵەکان کە سوکار ئامادەن گورچیلەت بدەنێ؟ وەڵڵاهی ئامادە بڵێم مەگەر خۆم مەشور بخۆم ئەینە وەڵڵاهی کەسی وام نییە، من مناڵم نییە، برای وام نییە، بەس ئەو خێزانم هەیە و تەواو. کاری بازرگانەکان یانەوانی پێیان دەوترێت دەڵاڵی گورچیلە تەنها ئەوەیە ئەو کەسە بدۆزنەوە کە لەبەر نەبوونی گورچیلەی خۆی دەفرۆشێ، دواتر ڕێکارەکانی تر دەگرنە بەر. دیارە ئێمە بۆ ئەم پرۆگرامە چەندین ژمارە مۆبایل و کەسانەمان لە بەردەستەکە ئەوترێ کاراسانیە کەنیان ئەتوانن
زۆر بە ئاسانی گورچیلا بەدەست بخەن بۆ هاوڵاتیان بە بڕەپارەی جۆرا و جۆر بە چەندی خارە دەمەنە بێ حسابی خۆم بکەم ئەمن بە 16 دەگرم بە 16 لەگەڵ فەقیریان بە 16 ملیۆنی وەری دەگریت بۆمان ئەوتێ لە هەولێر چەند دکتۆر هەیە ئیشاکەن دکتۆری چاکەن ناویان چی بوو؟ والله دکتۆرێک عالەمی بەڕاستی ئێ چیتر؟ دکتۆر بەس ئەمەی شێمن لە فیلم تۆ لەگەڵ ئەو لینکە هەیە لەگەڵ ئەو دکتۆرە کە ناوت ئەی لە سلێمانی لەگەڵ چیە؟ بەڵێ بەڵێ ئەی لە سلێمانی کام دکتۆرانە هەیە کە تۆ ئەناسن چیە ناوەکانیان کێیە؟ لە سلێمانیە لە بیرم چوو بەس دەزانی تەلیفۆن ئاها لە بیرت نەماوە ئەرێوەڵە ماوە لە دووە لە چێن دەرمامە مامە من لە هەولێر و سلێمانی یەم و ئەڕۆم بە تەلەفۆن یەک ددۆزینەوە ئەی لە دهۆک دکتۆری باشمان هەیە تۆ بناسێ باشتری لە دووەک باشتریی مامەوە وەکو چێ ئەو دکتۆرانە؟ دکتۆر ناچیە عەفوان دکتۆر ناچیە دیارە ئەوەی کە گوێبیستی بوون لەم گفتوگۆ تەلەفۆنیە لەگەڵ یەکێک لەوانەی کە پێیانوترێ دەڵاڵی پەیداکردنی گورچیلا ئەو ناوی چەندین دکتۆری وت کاڵێ ئەو لینک و تەنسیقیان هەیە تەنانەتی چێ لە دکتۆرەکان ئەم فیکسە لەگەڵی بە جۆرێک لەگەڵ یاەتی کە هەموو ئیشەکان لە ڕێگەی ئەوە ئەکات لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک ئەم کاراکە لە خەستەخانە ئەهلیەکان ئەتوانێت شوێن بۆ نەخۆش بکاتەوە و بڕەپارەی جۆرا و جۆری ژەڵێ و بەپێی جۆری خوێنەکە ئەڵێ گورچیلەکە نرخی بەرزونزمە بێتەوە. ڕاشکاوانە ئەو بازرگانە ناوی کۆمەڵێک پزیشک لە هەولێر و دهۆک خستە ڕوو کوردستان 24 نەیویست ناوەکانیان ئاشکرا بکرێ باسی لەوەش کرد بە هەمان شێوە لە سلێمانی چەند پزیشکێک پەیوەندیان لەگەڵی هەیە هەرچەندە ناوی پزیشکەکانی سلێمانی وەک خۆی وتی لە یاد نەمابوو. بە گوێرەی یاسا نێو دەوڵەتیەکان لە کاتی پێویستدا بۆ چاندنی گورچیلە دەبێت یەکێک لە ئەندامانی خێزانی نەخۆشەکە بە تایبەت ئەندامانی پلەیەکی نەخۆش کە تەند دروستە گورچیلەیەکی خۆی ببەخشێ چیرۆکی گیان لە دەزانی مقدەم هیوا کوردی بەو نەخۆشیە بۆ تەلیعی خوشکی کە کارمەندی تەندروستیە ئازارێکی لەبیر نەکراوە وە خۆی دەڵێ کە سوکاری خۆی بەهۆی نەگونجانەوە نەیانتوانیوە گورچیلەی پێ بدەن. هەموو موافقەت و شتێکمان بۆ وەرگرت بەڵام براکەم بەهۆی گۆڕینی خوێنەوە بەهۆی گۆڕینی خوێنتێکردن و غەسلی کلیەوە تووشی کەبەدی ڤایرۆسی بوو تاخیر بوو لە نەخۆشخانە تووشی کەبەدی ڤایرۆسی جیهازەکانی خستخانەوە توش بووە گینا برا خۆشخانەیەک یەکەم جار لە چوارباخ لەوێ کێشەیە بوو نازانین لەوەیاننا بەس بەهۆی خوێن تێکردنەکەەوە یاخود بەهۆی جیازەکەەوە ئینسان بە حەقیقت بڵێ دکتۆر وتی ئەبێ عیلاج وەرگێ هی کەبەدی ڤایرۆسەکەی بزانین مەزبوط بێ اینجا ئێمە هەتا ئەمەمان کرد کوڕەکە خۆی شاردەوە دەفتەرێک و 20 وەرەقەی وەرگرت بوو یا 30 وەرەقە بە باشی نازانم دەفتەرێک و بەخوا بزان 20 وەرەقە بوو وەریگرت و کوڕەکە خۆی شاردەوە هەتا کوڕە طبعا نەمانەتوانی کەسێکی تری بۆ پاکەین بە شەرتی ئێمە ماڵی باوکمان خانۆکەمان بۆ فرۆشت پارەمان بۆ کۆ کردەوە هەموو شتێک ینی ئەمانتوانی بۆ بکەین بەڵام کەسمان دەست ناکەو بەو شێوەیە ئیتر هەتا کوڕەکە وابزانام ڕۆشت بوو سنوورداش کرا بۆ هاتبووەوە هەتا کوڕەکەمان بینیەوە براکەم گورچیلەکانی ئیتر یعنی بە تەواوەتی تەحملی ئەوەی نەما کە زەرعی بۆ بکرێت چونکە دکتۆرەکە پێی ئەوت تاخیریە کرد مەسەلا ئەمڕۆ نابەتەکان دۆزیەوە بەڵێ دۆزیمانەوە دواتر دۆزیتانەوە لەو کاتێ دۆزیتانەوە کە تاوە گورچیلەکان یعنی بەرەو لە کار کەوتنە هەر تەواو لە کار کەوت بوو ئیتر هینی ئەوەی نامابوو کە بۆی دانرێ بەڵام لەگەڵ ئەوەی بەهۆی ئەو دانانی جیهازەی کە ئەخرێتە ناو سیەکانیەوە بۆ بۆرەکانی دڵی بۆ ئەوی غەسلی کلی بۆ بکەن لەوێەوە طبعا دڵیشی نەخۆش کەوت اینجا کە دڵی نەخۆش کەوت دکتۆر هەر بە تەواوەتی بۆی نەکرد تاخیر بوو ئەمڕۆ بەسبەیەوە تا دەوری 3 ساڵێکی پێچوو ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە تر ئەوە بوو براکەم ئەمری خوای کرد و لە 4/5 2010 تکایە ئەو کەسانەی کە گورچیلەکانی ئەوەستەیە تکایە خۆتان یارمەتی نەخۆشەکان من
یارمەتی خوشک و برای خۆتان بن هەوڵمێن کەس دەستان بڕێ کە کەس پارەتان لێوەرگێ حتا خۆتان نەتوانن چونکە خەڵک بە یەک گورچی لە ئەتوانێ بژی لەبەر ئەوە ئێمە هەتا ڕۆژی قیامەت لە بیرمانە قەت لە بیرمان ناچێتەوە. تا چەندە ئەگەر کەسە نزیکەکانیان پێویستیان بەوە هەبوو گورچیلەیان پێ ببەخشن تا چەندە ئامادەن ئەوان گورچیلەی خۆیان ببەخشن بە کەسی نزیکی خۆیان بڕوان ناکەم توانم ئەزانی لە بەچی ناتوان لەبەر من خاوەنی هەر خۆم نیم من مڵکی چەند منداڵێکم هەیە خێزانم هەیە ئەگەر من ئەو گوچیلەکەی بەخشم لەوانەیە بێتە هۆکاری وەیکە لە کاتی گۆڕینیا یان چاندنیە لە دەستدانی خۆم لەو کارە گرنگتر و خێرخواستتر و باشترین دەست ناکەی بۆ ئینسان من ئامادەم من سەرڕای ئەوەش کە لە سنتەرێکی تایبەتە ناوی خۆم تۆمات کردو ئەگەر بە کارەساتێکی سروشتی و کتۆپڕ جانە دەست بەم ئامادەم هەموو ئەندامەکانی لەشم بەخشم بۆ سنتەری کوێ کە ناوتۆمات سنتەری خۆ بەخشینە لە بەکرە جوێ لە خەکەیان ئەگەر کەسێکی نزیکی خۆت پێویستی بۆ هەبێ گورچیلەی پێ ببەخشی ئەو کاراکەی نزیکی خۆم بێ دەرەجەیەکی خۆم برای خۆم بۆی کراوە ئامادەوەی هەمومان فەحسمان کرد بووینە گونجاگی هەمومان ئامادە بوو بکەین دوای بۆتان کڕی نەخێ لێرە نییە لێرە ناژی لە دەرەوە کردی بەڵێ خۆ بەخش بوو لە بەریتانیا لەوێ پرسیارتان کە کەسانی خۆبەخش زۆرن کە جستی خوانە بەخشن بەخش زۆر بوو بەڵام حکوومەتەکەەوە بزانێ هێش ڕفیقێکی خۆی پێی بەخشی بەسەد لە سەتی ئامادەم هی خۆمی بەمێ یاخۆتی کەسی خۆمی بەمێ و بووی نەکڕم چونکە گواستنەوەکان زۆر ناشرینە بازرگانەکە ناشرینە زۆر زۆر بوو ئەوسا بەس ئێستا تۆزە کەمتر بۆ تۆ بەڵام ئێستا ئەگەر ڕاست بڵین تۆزە بە ئاشکرا کەمتر بۆ تۆ. لە سلێمانی لیژنێکی شەشکەسی بوونی هەیە کە نوێنەری نەخۆشخانە و ئەوقاف و پۆلیس و ئاسایش و دادگای تێدایە. کاری ئەم لیژنەیە لێکۆڵینەوەی لە هەموو ئەو کەیسانەی کە گواستنەوەی گورچیلە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە لە خۆ دەگرێت ئەو کەسە لای دادنووس بەڵێن دەدات کە نایفرۆشێ بەڵکو گورچیلەکەی دەبەخشێ. تۆ یەیتە لای من تۆ بەڵێن ئەدەی گورچیلەکە مەبەخشم مدعیش لەسەر نییە من بەچی بزانم تۆ فرۆشتوتە تۆ من بەشی یاسام داناوە بەشی یالای بەشی یاسا ئاڵێ من گورچیلە بەخشم ناڵێ من نەیفرۆشم من هیچ ڕێکارێکم نییە و کەسە بگرم بڵێم بۆچی تۆم گورچیلەیە فرۆشتووە. دوو پۆینتی گرنگم هەیە بۆ ئەوەی یەکەم پێم وتی حکوومەت ڕێکخراوێکی وادا مەزرێنێ کێ حەز ئەکات گورچیلەکەی ببەخشێ بە نەخۆشەکان کە لاوازی گورچیلەیانەیە با ناونووس بکرێت چ کاتێ نەخۆشەکە پێویستی پێبوو بیاتێ ئەو کاتە لە ڕێگەی حکوومەتەوە مکافەیەکی هەرش بەر شێوەی مکافەیە بکرێ و شخصە ناچێتە بواری فرۆشتنەوە. ئەمە یەک. دوو پێم وایە ئەوەی تەشجیعێک ئەوەی دەرەجەیەک ئەوەی دەرەجەیەک گورچیلەکەیە بە برایەتی بە خوشکێتی بە باوکێتی پێم باشە لە نەخۆشخانە بە بەلاش بێ بەرامبەر بۆی بکرێ تەشجیعێک بێت بۆ ئەوەی ئەو کەسانە دەرەجەیەک گورچیلەیان باتێ لەمە بەستی من تێگەشتی زۆربەی لە پرایڤێتەکانە کرێ ئەوە اختیارێکە بێ ئەوەی من ئێڵێم ئەگەر کرابەوە خەڵ تەشجیع بێ گورچیلەکەی خۆی باتەڕ لە خەسخانەوە بەلاش بۆ مەکرێ. کاتە تۆ پەیام چیە پەیامێکی مرۆڤ دۆستانە بۆ هاوڵاتیان؟ دوو پەیام ئەوەی یەکەمیان ڕێکخراوێدانرێ ئەوەی کە باسمان کرد دووەمیشیان ئەوانەی کە دەرەجەیەک گورچیلەکەی پێ بەخشێ بە نەخۆشخانە بکرێ و بە فری. دو پرسیار مەکەم چی زۆر جەنابەت بێزارەکە وەکو سەرۆکی ئەو لیژنەیە لە کاتی چاندنی گورچیلە بۆ کەسێکی تریان لە کاتی بەخشینە چی زۆر تۆ نیگەرانەکە کە هیواخواز بووی وانە بێ بەدل لە دامەزانانی و ڕێکخراوە هیواتە خوازە وڵاتی پێشکەوتوبووینە. لەو فترەیە من سەرۆکی لیژنم نزیکەی 50 بۆ 60 کەسمان ڕەفز کردووە دەرچووە تەزویری کردووە یەکێکی ناوە کردوێتی بە برای خۆی درۆی کردووە هەویەیەکی تەزویری بۆ کردووە درۆی کردووە یەکی کردووە بە خاڵی خۆی درۆی کردووە یعنی لەوانەمان بینیوە بەڕاستی بێزاری کردوم زۆر جاریاوم بە ئاسایش و پۆلیسیش گیراونەوانە. لە ساڵی 2007 تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 3000 کەس نەشتەرگەری چاندنی گورچیلەیان لە نەخۆشخانە حکومی و ئاهلیەکان بۆ کراوە کە 150 لەو هاوڵاتیانە بەڕێگەز عەرەب بوون کە گورچیلەی خۆیان بەخشیوە. ئەم پەرستارە دەڵێت ئێستا زۆرینەی ئەو کەسانەی گورچیلە دەفرۆشن لە ئێرانەوە دێن و گورچیلەکانی خۆیان بە بڕەپاری جۆرا و زۆر دەفرۆشن. لە ساڵانی 2011 و 2009 و 2011 زۆرتر ئەوەی ئەیفرۆشت عەرەب بوو ئێستا زۆرتر ئەوەی ئەیفرۆژێ ئێرانیە. بەڵگەوە قسەیەکەی من وەکو خۆم بە بەڵگەوە قسەیەکەم. لیژنەیەک لە ناو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بوونی هەیە کە لیژنەی باڵای چاندنی گورچیلەیە
بڕیاردەری ئەو لیژنەیە جەخت دەکاتەوە کە کڕین و فرۆشتن بە گورچیلە بە هەموو شێوەیە قەدەغێ هەر پزیشکێک ئەو کارە ئەنجام بدات بە تونترین شێوە سزا دەدرێ وە خۆی دەڵێ هیچ پزیشکێک لەو کارەوە تێوە نەگلاوە. لە هەولێر ئەتو ئێستا ئەگەر بچیت چاندنی گورچی لێ بکەی سێ چار ناو هەیە تۆ بتانی بچێ لایەن چاندی گورچی لێ لەگەر هەرگیز ناوی ئەم سێ چوار دکتۆر هاتۆ بۆلاتان بڵێن بازرگانیەکەن لێکۆڵنەوەتان کردبێ؟ بەڵێ هاتیەوە لێکۆڵنەوەشمان کردی و هیچیش دەرنەچووە. ئەمە ڕێگایەکەمان هەیە ئاسانترە و کە لە زۆربەی وڵاتان دەچێت. ئەو ڕێگەیە چیە؟ ئەمە بۆ نمونە نەخۆش زۆرە لە ئارسیو لە چاودێری چڕ دەبینی نەخۆشەکە حادیسەی سارەیە یان نەخۆشەکە نەخۆشیێکی قورسی هەیە ئەو نەخۆشە مێشتی مردووە ئەمە لە ڕووی زانستیەوە مردووە. ئەمە دەتوانین ئەمە لە ڕێگای ئیعلامەوە لە ڕێگای پیاوی ئاینیەوە لە ڕێگای حکوومەتەوە لەگە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە هەر بە خۆمان ئەمە کۆمەڵەکی دانێن یان ڕێکخراوەکی دانین کە ئەمە بتوانین هەر کەسێک کە گەیشتە ئەو حالەتەی بتوانی وەسیەت بکە یان بتوانی قەرار بدا لەسەر منداڵەکەی خۆی ینی مەسەن بۆ نمونە منداڵەکەیە لە عینایی کەتووە لە ئارسی و کەتە لەسەر جیهازەکە جیازەکەی لەسەر گری دەمریتن و هەریش دەمریتن بتوانین ئەمە ئەوە کلیەکەی وەرگین بۆ نەخۆشێک تەمعاً بەلیست دەبیتن و نەخۆشەکانیش لە لیستی چاوەڕانی دەبن و هەر نەخۆشێک مەسەن گەیشت ئەو حالەتە یان بۆ نمونە ئەمە ئێستا لێرە لە هەولێر و لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقەوە و دەتوانم برێم لە ئیرانیش ئەو شتە هەر ئەوەیە لە تورکیاش ئەمە کە کلیەکەی وەردەین گورچیلەکەی وەدەن گورچیلەی بەس لە یەکێک لە حالەتی ژیان بیتن وەردەگین ئەگە لە یەکێکی مردوو وەرناگرین ئەمە هەیتمان دەتانین لە مردووش وەرگین یانی دەبین نەخۆشەکە مردووە لە مردووەکەی لە خلای چەند سەعاتێک لێی وەرگری ئەگە نەخۆشەکە بتوانیتن وەسیەت بکاتن ئەمە ڕێکخراوەکی دانین بەس ئەوە لە ڕاستیدا بەس ئیشی وەزارەتی تەندروستی نییە. ئەو دەرمانانەی کە ئێستا بینەرانی بینن زۆر گرانن لای نەخۆشی گورچیلە بمەڵێ زۆر لە سەرمەکەوێ هەتا ئەو ڕۆژی لە ژیان نابێ بەکاری بێنێ بۆ نرخی و دەرمانانە هێندە گران بن وەک وەزارەتی تەندروستی چ کار ئاسانەیەکەن بۆ کەسانی کە تۆشببووی نەخۆشی گورچیلان یان زەرعی گورچیلیان بۆ کراوە ئەبێت تا ئەو ڕۆژی لە ژیانان بەکاری بێنن. بڵێ ئەم دەرمانانە ڕاستە گرانە چونکە خۆی لە مەسنعەکەی خۆی لە شەریکەکەی خۆی گرانە بە گرانی دێتن یعنی وەکو دەرمانی شێرپەنجە گرانە ینی دەرمانەکە خۆی لە خۆیدا گرانە ئەمە هیچ ئەوەک نییە برەی وەڵا ئەوە لێرە بازرگانەکان گران دەکەن یا ئەوەنەی بازرگانی پێدەکەن نەخێر بەخۆی خۆی گرانە دانرا کە ئینەه وەکو دەفتەرێکیان بۆ دروست بکرێتن وەکو دەرمانی زەخت و سوکەری ئەوانش دەفتەرێکیان بۆ بکرێتن بەڵکو ئەو دەرمانانە تەرتیب دەکەین بۆیە. کڕین و فرۆشتنی ئەندامانی جەستا قەدەغەکراوە و هەر کەسێک پێویستی بە بەشێکی جەستە هەبێ یان بیەوێ بەشێکی جەستەی ببەخشێ پێویستە بڕیاری پزیشکی پسپۆڕ و بڕیاری دادگای هەبێ. ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان وا دەڵێن زۆرینەی و کەسانی گورچیلە دەفرۆشن ناسنامەکانیان ساختە دەکەن و خۆیان دەکەنە کەسی نزیکی نەخۆشەکە. یەکێک لەو کوڕە گەنجانەی کە چاندنی گورچیلەی بوو ئەنجام دراوە ئێستا ڕۆژانە بێجگە لە خواردنی دەرمانە چارەسەرە گرانبەهاکانی خەفەت لەو دۆخەش دەخوا کە لە کاتی مامەڵی دەستخستنی گورچیلە بەسەر خۆی و کەسانی دیکەیش دێت. ویستمان ئەو خێرەی بکەین مەسەن کە ئابرەکە کلیەکەی دەدا ئەوام و زەحمەتی دەبینی لە ژیانی ئیسفادە چی بکاتن ئەو ئیسفادەکە بە تەواوی لە بۆی بین. بە چەندێک ڕێکەوتن؟ بە پێم وابی بدایت لەگەڵ دەرارەکەی بە 14 میلیۆن ڕێکەتین. هەڕەشەی لێ کرد. چی؟ پێگوت بزانم کردیتان یان شتێک یان لەگەڵ یێشکەتان سەختان کردیە پارێ زیاترتان دەداتێ بە خۆم دێم گورچیلەکە دەردێن بە چەقوی. ئەو هەڕەشەی لێ کرد کە بۆ خۆی ئەچێ گورچیلەکە دەرێنێ گورچیلەکەی دەردێنی ئاینی بە تەواوی تووڕە بوونەوە کەسێکیش نەبوو سێ چوار کەس بوون دەوریان لێدا بوو بە تەواوی هەڕەشیان لێ دەکرد یعنی بە ماندیبوونێکی زۆر کابرامان لە ناوەزعەکەی دەرینە. ئێستا لە خەم ڕەخسیون لە کێشەکە کۆتایی هاتووە؟ وەڵاهی تقریبان کۆتایی هاتیە بەس هەر هەیە نە پارەمان نەدا ئەوەی تکە دەرارەکەی بەس پارەماندا متەبەڕعەکەی بەردەوام لە ترسیەوەیان کە دووبارە داوای پارێکە بکات یان هەڕەشەیەکە بکات دەرارەکە ئەمە لەوەی دەترسین بچی ئەزیەتی متەبەڕعەکان بدەن. یەکێکی دیکە لەو گەنجانە لە سلێمانی دەڵێت سێ بازرگانی گورچیلە فێڵی لێکردوون و پارەیانی خواردووە تا توانیویانە با بڕی زیاتر لە $30,000 گورچیلەیەک بەدەست بخەن
هەرچەندە دەڵێت ئێستا تەندروستی زۆر باشە. کۆی پارەکەش کە سەرفمان کرد تەقریبی نزیکەی سە دەفتەر بەرەو سەرمان سەرف کرد بۆ شخصی خۆم بێزگەلەوەی کە لە ئەو کەسە پارەی خواردی نەفەرێکە شەر بە بیانوەی کە شخصێکمان بۆ پیاکە ئەین پێشەوەی کە من ئەو کەسی کە پیاکەم گورچیلەکەم باتێ نەفەرێکە وعدی پێم هەر گورچیلەم بۆ پیاکەوتی پێشەکەی $100 بەرێ $100 ما بۆ ئەوی شەر بە هەمان شێوە هەر نەکەسەکەی بۆ یاگەر پیاکردن $100 پێناوە حەمدوسەنا بۆ خۆستەکانە حاڵم زۆر باشە ئەو کاتێک کە پێش زەرعەکەیان گورچیلەم سز بوو کریاتینم 7.9 بوو ئێستەکانە یەک تەبیعیە یەکە و سێمان جارێ سەردانی دکتۆرەکەم. پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی سنوورێک بۆ بازرگانیکردن بە گورچیلە و ئەندامانی جاستەوە دابنێ یاسای ژمارەیەکی ساڵی 2010 دەرکرد. شارەزایان دەڵێن یاسایکی وردە ئەگەر کاری پێ بکرێ ڕێگری لە کاری نایاسایی دەکات. لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە مانگی حوتی ساڵی ڕابردوو بەڕێوەبەرێتی بەرەنگار بوونەوەی بازرگانی بە مرۆڤ دامەزراوە. داوا دەکەن هەر هاوڵات یەکستەمی لێکراوە یان ناچار کراوە بە فرۆشتنی بەشێک لە جەستەی سکاڵا تۆمار بکەن بۆ ئەوەی مافیان بۆ بگەڕێننەوە. سێ کەیسمان هەیە کە ڕەوانی نووسنگی ئێمە کراوە ئەو کەسانە هاتوونە سکاڵایان تۆمار کردووە کە ئێمە على ئەساس کلیەمان بەخشیوە بەڵام با بڵین گورچیلەی خۆمان بەخشیوە بەڵام بالمقابل پارەمان وەرنەگرتووە. ئەوانە یان ئەوەتەیە یاسایەکەیان نەزانیوە یەکەم جار کە ئەگەر بەخشید نابی مقابل داوا بکەی یانیش ئەوەیە فورتفێڵیان لەگەڵ کراوە. بۆیە ئێستا ئەو کەیسانەی ئحالەی ئەو بنکە پۆلیسانە کراوە کە بەجێری اختصاصی مەکانی بۆ نمونە هەر نەشتەرگەری لە هەر شوێنێک بکرێ بنکەی پۆلیسی نێزیکی ئەو منتیقەیە دەتوانن سکاڵایەکە لەوێ تۆمار بکەن کە ئێمە فورتفێڵمان لەگەڵ کراوە باسی ئەوە کراوە کە پارەتان دەدەینێ نەیان داوە بۆ مەرسەرەی فرۆشتن و چاندنی گورچیلەکە. لێ ئێستا ئەمە پێمان باشە لە ڕێگەی کەناڵی ئێوەشەوە بڵاوی ئەوەی بکەینەوە کە هەر کەسێک بیەوێ گورچیلەی خۆی ببەخشێ ئەوە شتێکە تایبەت بەخۆیتی و یاساش ڕێکی خستووە. بەڵێ ئەگەر مەسەلەکە کڕین و فرۆشتنی تێدا هەبوو مامەڵە و دەڵالی تێدا هەبوو ئەوە کارێکی نایاساییە. کاری باند و کاری تاوانی ڕێکخراوەیی دەتوانین بڵێن بوونی نییە لە عێراق بە گشتی لەبەرەوەی هەر کەیسێک ئەگەر ڕووبدا کەیسی زۆر بچووکن حاڵەتەکە چەند کەسانێکی تێدایە کە لایەنی کڕیارە مەسەرەن یاخود لایەنی فرۆشیارە دەمانەوێت خەڵکی خۆمان هۆشیار بکەین ئەگەر بێت و هەر کەسانێک فورتفێری لەگەڵ کرا یاخود مامەڵەی پارەی لەگەڵ کرا بۆ فرۆشتنی ئەندامانی لەش ئەوە مافێکە دەبی بۆ خۆی پێ شکوای تەقدیمکە سکاڵای تەقدیمکە ئێمەش بە دووەداچوون دەکەین تا نەهێڵین ئەو جۆرە تاوانانە لە ئایندە ڕووبدا. سستی هەیە لە شەکوا تۆمارکردن؟ بەڵێ هاوڵاتیان زۆر سستن لەو مەسەلانە بەڕاستی نێزیک نابنەوە لە پۆلیس تا بتوانن سکاڵا تۆمار بکەن. ڕوانگەی عێراقی بۆ قوربانیانی بازرگانی بە مرۆڤەوە کە بارەگەی سەرکیان لە بەغدایە لە ڕێگەی بەرنامەی بنکۆڵەوە زانیاریەکانیان دەخەنە ڕوو دەڵێن سێ باندی تایبەتی لە بەغدا کاری بازرگانیان بە جەستەی مرۆڤەوە کردووە بە بەڵگە و دۆکۆمنتەوە 13 تاوانی بازرگانیان بە جەستەی مرۆڤەوە لە بەغدا و هەولێر و سلێمانی و چەند پارێزگایکی دیکەی عێراق تۆمار کردووە. المرصد العراقي لضحايا الاتجار بالبشر ئێمە وەکو ڕوانگەی عێراقی بۆ قوربانیانی بازرگانی بە مرۆڤەوە بە بەڵگە و دۆکمنتەوە 13 تاوانی بازرگانیمان بەجەستەی مرۆڤەوە لە بەغدا و هەولێر و سلێمانی و چەند پارێزگایەکی دیکەی عێراقەوە تۆمار کردووە کە لە 140 تاوانەکانیش لە بەغدای پایتەخت ڕوویانداوە. ڕوانگەی ئێمە تەواو سەر بەخۆیە و ئەوەشمان بۆ دەرکەوتووە کە منداڵانی خوار تەمەن 15 ساڵ و ژنان زۆرینەی قوربانیەکان پێک دێهێنن و لە ڕێگەی هەڵخەڵەتاندن بە پارە یان ناچارکردنیان لە ڕێگەی کە سوکاریانەوە یان لە ڕێگەی هەڕەشەوە بۆمان دەرکەوتووە تاوانەکانیان بەرامبەر ئەنجام دەدرێت. هەروەکو ساڵی ڕابردوو ساڵی 2010 سێ باندی تایبەتمان ئاشکرا کردووە لە بەغدا کاری بازرگانیان بەجەستەی مرۆڤەوە کردووە ئەوەش لە ڕێگەی چەند پێگەیەکی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە خەڵکیان هەڵخەڵەتاندووە بەرامبەر بەڵێنی 7 بۆ 10 ملیۆن دیناری عێراقی بەرامبەر کڕینی گورچیلەیان تاوانەکەیان بەرامبەر ئەنجام داون بەڵام دواتر کەمتر لە سەتادەی پارەکەیان پێداون لە ڕێگەی کۆمەڵێک بەڵگەنامەی ساختەوە کە بەناوی بەخێوکەر یان باوکی ژن و منداڵەکانەوە کردویانە و کاتێک قوربانیەکە بە ئاگا هاتوونەتەوە ئەندامێکی بەشی جەستیان لەدەست داوە بەرامبەر دەستکەوتێکی مادی کەم.
بازرگانیەکە جیهانیە و لە زۆربەی وڵاتان ئەنجام دەدرێت. گەنجێکی چینی بۆ دەستکەوتنی 2 ئامێری ئایپاد و ئایفۆن گورچیلەکەی خۆی دەفرۆشێ لە بەرامبەردا تەنها 3500 دۆلاری پێدەدەن. خۆشی تووشی پەککەوتەی دەبێ و لە جێگادا ماوەتەوە. راپۆرتە نێودەوڵەتی و ناوخۆیەکان نایشارنەوە. بازرگانیکردن بە بەشێک لە جەستەی مرۆڤ بە تایبەتی گورچیلە لە هەرێمی کوردستان بوونی هەیە، بەڵام تا ئەم ساتە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەیانتوانیوە ڕێگانهێنیە زۆر بە زۆرەکانی ئەم جۆرە بازرگانیە بدۆزنەوە و سنوورێکی بۆ دابنێن. تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.